ماوەیەکە باس لە پەیوەندی نهێنی نێوان ئێران و ئەمریکا دەکرێت واتە دانوستان لە ژوورە داخراوەکاندا بە تایبەتیان دێجار ئەم دانوستانان ئاشکرا دەبن بەڵام هەردوولا بەڕاستە و خۆدان بە سەرجەم دانوستانەکانی نێوانیاندانانن بەڵامەیە لەم دواییانەدا ڕێککەوتنی نێوان ئێران و ئەمریکا بە گوشار خستنە سەر ئێرانە ناردنی درۆن بۆ رووسیا چی لە هاوکێشە سیاسیەکانە ناوچەکە بە تایبەتی شەڕی ئۆکرانیا و رووسیا و هەروەها داهاتوو پەیوەندیەکانی ئێران و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەگەڕێت میوانێکی بەڕێزمان لەگەڵا لە سکهۆڵمەوە بەڕێز ئەحمەد ئیسکەندەری چاودێری سیاسی کە لەگەڵمانە پرسیارەکانمان ئاراسەی بەڕێزیان دەکەین. بەڕێز ئەحمەد زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24. بەڕێز ئەحمەد بەخێر بێ بۆ کوردستان 24. ئایا هیچ ڕێککەفتنێک لێک تێگەیشتنێک دەناوبەرە ئیران و ئەمریکای هەیە بنەهێنی ئەگەر هەبیتن دەرئەنجام بێکی بیتن؟ وێڕای سلااو بۆ بینەرانی بەڕێز و بۆ ئێوە ئەوەی ڕاست بڵێ بەردەوام بە بەڕێز ئەحمەد دەنگێتە دروستی دییتن. بڵێ کامێراکە هەیە؟ تەمام کامیرە هەیە دەنگێتەژی باشە. بڵێ زۆر سپاس وێڕای سلااو بۆ بینەرانی بەڕێز. مشکلەکە ئەوەیە ئێمە تەنها دەنگ و باسێکی ڕسمیە بیسین لە هەردوو لاوەکە هاتووەتە دەرەوە، بەڵام دەشزانین بە پێی ئەزمموی دانیشتەکانی پێشوو ڕێکەوتنەکانی پێشووی بینی ئەمریکا و ئێران هەمیشە ئەو شتە کە دەیڵێن بەشێکی بچووکە لە ڕێکەوتنەکان و بەشە نهێنیەکە ئێمە نایزانین. بەڵێ بێگومان بەشی نهێنی هەیە لەسەر دۆسیەی ئەتۆمی، لەسەر درۆن فڕۆکەڵە کە بە تایبەتی ئێران دەینێرێ بۆ رووسیا و لەسەر زۆر شتی تریش کە پەیوەستە بە وڵاتانی ناوچەی کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسەیان کردووە، ڕێکەوتن بووە. بە تایبەتیش دیدارێکی گرنگی بینی برێت مەکگۆرک و بەرپرسی دۆسیە ئەتۆمی ئێران لە عمان بووە، لە وڵاتی عمان لە مەسقەت، و بەڵام ئێمە نازانین ڕێکەوتنەکان چییە. باشە بەڕێز ئەحمەد، پێتان وایە لەم بارودۆخەدا بەم شێوازە گفتوگۆکانی ئێران و ئەمریکا چه کاریگەریەکی دەبێت؟ ئایا ئەمریکا ئەوێت سیاسەتێکی دیکە لەگەڵ ئێران پێڕۆ بکات بەنهێنی لەگەڵی کۆب بێتەوە دوور لە چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی، دواتر ئێران بێنێتە سەر ئەو هەلوو مەرج و بارودۆخەی کە لە واقعدا لە دنیای سیاسەتی ئێراندا دەبینین، یا بە شێوازێکی تر سیاست لەگەڵ ئێران دەکات؟ من پێم وایە هەم لایەنی ئەمریکایی هەم لایەنی ئێرانی هەردووکیان دوو ئەجێندا بەڕێوە دەبن. یەکی ئەجێندای ناوخۆی سیاسەتی ناوخۆیانە، یەکیان ئەجێندای دەرەوەیە. تەبعاً لەبەرەوە مەزنهێزێکی گەورە و گرنگە لە دنیا ئەمریکا بەراوردی بە یەکتر ناکرێ ئەندازەی شتەکانیان، بەڵام دەبێ ئەوەمان لەبیر بێ کە ساڵی ئایندە ساڵی هەڵبژاردننی سەرە کۆمارە لە ئەمریکا. بۆیە دەوڵەتی بایدن بە هیچ لەونێک نایەوێت شەڕێک قەومێ لە ناوچەی کەندا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لایەنی ئەوە لایەکی تریشەوەی ئێران بەرەو ڕەوتێکی مەترسیدار دەڕوە، خەریکی پیتاندنی یۆرانیۆمە و هەڕەشەکە لە دراوسەکان و هەڕەشە دەکات لە بەرژەوەندی قوڵی ئەمریکا، بەرژەوەندی استراتیژی ئەمریکا لە ناوچەکەدا. لایەنی ئێرانیش بە هەمان دەستور هەم لەباری ئابووریەوە بارودۆخی ئێران زۆر خراپە، هەموو سیاسەتەکانی دەوڵەتی ئیبراهیم ڕەئیسی شکستی هێناوە و دوو شتی تازەیش لەم دوومانجێکدا هاتوودا ڕووەدا لە ئێران. یەکیان ئەوەیە کە ڕێک مانگێک دوای ئێستا، ینی 16 مانگی سەپتام، ساڵوەگەڕی کوژانی ژینا ئەمینیە و چاوەڕێیە کردێ ناڕزایەتیەکان پەرە بستێنێ و خۆپیشاندان وەوانە بکرێت لە ئێران. لەلایەکی تریشەوە مانگی ئۆکتۆبر بە پێی ئەوەی کە لە ئێران پێی دەڵێن بەرجام، مانگی ئۆکتۆبر ئەوە کۆتایی پێدێ کە ئێران نەتوانێ مامەڵەی کڕین و فرۆشتنی چەک و موشک و ئەوانە بکە. ئێران کە خەریکە لەم دوو ڕۆژە لەم دوو مانگە نزیکە بێتەوە دەیەوێت زەمینە سازی بکە، ئەمریکا ئەهوەن بکاتەوە. ئەمریکاش تەبعاً بۆ بەرژەوەندی خۆی و دۆستەکانی ناوێ بارودۆخەکە لە ناوچەکەدا بشێوێت. باشە کاک ئەحمەد، تا دوێنێ ئەمریکا هەڕەشەی هێرشی سەربازی بۆ سەر ئێرانی دەکرد. ئەمڕۆ ڕێککەوتن و گفتوگوی ژێر بەژێر لەگەڵیدا دەکاتن. دەیەوێتن
بەم شێوەیە چ مەسجێک بە دژمنەکانی ئێران بگەینی تایبەت ئیسرائیل لە ناوچەکەدا؟ هیوادارم دەنگەکەی من باش بێ بۆ ئێوە دەنگی ئێوە پچر هات بۆ دەنگی تۆ زۆر باشە ئەگەر پرسیارەکەی منت گوێ لێ نەبیتن بۆ دووبارە دەکەمەوە بێ زەحمەت دووبارێکەوە زۆر باشە باسم لەوە کرد کە ئەمریکا تا دوێنێ هەڕەشەی هێرشی سەربازی دەکرد بۆ سەر ئێران کەچی ئەمڕۆ باسی ڕێککەوتن و گفتوگۆ و دانوستاندنی ژێر بەژێر دەکاتن لەگەڵ ئێران کەواتە ئەمریکا دەیەوێتن بەم گفتوگۆ و دانوستاندنە ژێر بەژێر و نەهێنیەکان چ پەیامێک بە دژمنەکانی ئێران بدات بە تایبەت ئیسرائیل لە ناوچەکەدا؟ بە بڕوای من دەوڵەتی ئێستای ئیسرائیل دەوڵەتی نەتانیاهو زۆر لە ئەنگری ئەوەیە کە شەڕێک بگە هەڵگرسێت و شەڕێک لەگەڵ ئێران ببێ بەڵام بە وردبوونەوە لە سیاسەتەکانی ئەمریکا نەک زمانی بایدن بە بۆچوونی من لە زمانی ترامپیشەوە ئەمریکا خوازیاری ئەوە نەبووە شەڕێک دەست پێ بکات لە بەرامبەر بە ئێران بۆچی لەبەرەوە ئەوانە گەر شەڕێ دەست پێ بکەن دەستپێکردنی شەڕەکە بەدەست ئەوانە بەڵام کۆتایی شەڕەکە بەوان نییە لەبەر خاتیەوە ئێران جیاوازە لە وڵاتانی تر ئێران وڵاتێکی گەورەیە ئێران وڵاتێکی استراتژیکە ئێران وڵاتێکی تەرۆریست پەروەرە لە چەندین وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا توانایی کاری تەرۆریستی هەیە تەنانەت لە تورکیە کە دۆستیشێتی نارانی خۆی دەگرێ و تێرۆریان دەکایان ڕفێنێ بۆیە من پێم وان نییە من لەگەڵەوە بۆ چوونە نیم کە ئەمریکا ساڵێک پێشێستا یا 2 ساڵ پێشێستا یا 3 ساڵیش پێشێستا ویستویەتی لەگەڵ ئێران شەڕ بکە ئەمریکا دەیەوێت گوشار بخاتە سەر ئێران بۆ ئەوە بەرژەوەندیە استراتیژیەکانی ئەوان بەرژەوەندی سیاسی و ئابووری و استراتیژیکی ئەوان نەخاتە مەترسی باشە بەرز ئەسکەندەری لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا گوشارەکانی ئەمریکا وەکو باسی لێوە دەکرێت لەسەر ئێران هەر زیادی کردووە بە گەماڕۆی ئێران لە ڕووی ئابووریەوە و کۆمەڵی گوشاری دیکە ئەمانە چه کاریگەریەکی هەبووە چه بەرژەوەندی ئەمریکا چه لە بەرژەوەندی چه لە پێگەی ئێراندا توانیوتی چی بگۆڕێت؟ ئەوەی کە گۆڕیویەتی ئەوەیە کە هەتا دێ زیاتر بۆ خەڵکی ئێران ئیسپات بووە کە ئەم ڕژیمە توانایی جوابدانەوەی بە داخوازێک ئاسایی و ڕۆژانەکانی خەڵکەوە نییە ناتوانێ سکی منداڵان و خەڵکی فەقیروەژار تێر بکە چینی مامناوەندی هەژارتر بووەتەوە لە ئێران ئازادیەکان هەر هیچی پێوە نەماوە ژن و ڕۆژنامەنووس و چالاکوان و کورد و بەلوچ و ئەمانەیان زیندانی کردووە و یعدامی کردووە ئەو گوشارەی کە ئەمریکا هێناویەتی وای کردووە کە ئێران دەسەڵاتە ئابووریەکەی جارانی نەماوەکە بەشێ لە توێژەکانی ناو کۆمەلگای ئێران بە پارە ڕازی بکات و بتوانێت هاوکاتیش هەڵبەت لەو بودجەی کە وەری دەگرێت لەو پارەی کە دێتە دەستی کۆمەکە بە لایەنەکانی خۆی یا داردەستەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتانی جۆراوجۆر بۆیە کارتێکردنی بووە ئەو گوشارەی کە ئەمریکا تا ئێستا هێناوێتی ئێستا بۆ نمونە لەگەڵ چین ئەو نزیکەی 115 میلیارد دۆلاری ئێران لە وڵاتانی جۆراوجۆر گیری کردووە و ناون بدرێ بە ئێران هەر ئێستا لەسەر گۆڕینەوەی ئەم 4-5 کەسە کە قەرار وایە بیدەنەوە بە ئەمریکا 7 میلیارد دۆلاریان لە کورەی باشوور بوو کەچی ئەو 7 میلیارد دۆلارە ساڵی 2018 7 میلیارد بوو لەبەرەوە بە پارەی وۆن بە پارەی کورە بوو ئێستا 1 میلیارد کەمی کردووە بووە بە 6 میلیارد بۆیە بەڵێ گوشاری زۆری لەسرە بەڵام من لەسەرەوە باوەڕم کە ئەمریکاش و ئوروپاش و ئەوانە پیان خۆش نییە ڕژیمەکە بڕوخێ پیان وایە پیان خۆشە کە ڕژیمەکە بگۆڕدرێ ئەوە جیاوازە لەگەڵ ڕووخان نانەوێ ئەوەی 1970 ڕوویدا دیسان تێکرار بێتەوە لەبەر ئەوە نازانن ئاکامەکەی بەرەوکوێ دەڕوە. زۆر باشە بەڕێز ئەحمەد ئەسکەندەری چاودێری سیاسی لە ستۆکهۆڵمێ لەگەڵمە بوو گەلێک سوپاس. زۆر سپاس.